میوانێکی زۆر ئازیزمان هەیە لێرە مامۆستای گیانسلااو لێبێ ئێمە تۆمان لەبیر نەکردووە بەس حەزمان کرد یەکەم جار هەم لەبەر بانگەکە مامۆستا محەممەد ئەمین سەپان کەسایەتی و سەر و ناوداری شاری سلێمانی تۆ سەرمایی سلێمانی بەخێر بێ مامۆستا من سوپاسی ئێوە جەژنە پیرۆز بێ خۆش بیاغا جەژنی ئێوەش پیرۆز بێ بە پێویستی ئەزانم لەم کات و ساتە پیرۆزبایی جەژن لە هەموو مسلمانانی جیهان و لە گەلی کوردی ئازیزەکەم هیوادارم ئەم بابەتەی ئێوەش ببێتە مای خۆشحاڵی بۆ بینەر و بیسەرانی ئازیز بێگومان ئێوە فەرهەنگن چ بە نووسینەکانتان چ بە ئەزمونتان بە تایبەت جوانیەکانی سلێمانی پێمان خۆشە کە هەمیشە بۆ نەوەی نوێ ئەمە بۆ منداڵەکانمان بۆ نەوەی نوێ بگەڕینەوە کە سلێمانی لە کۆندا چۆن بووە و ئێستا چۆنە کللتورەکە تا چەندێک پارێزراوە بە تایبەت بۆ نمونە بۆنەکانی وەکو جەژن مامۆستا کەمێک باسی بگەڕێنەوە بۆ پێشتر باسی جەژنی ئەو کاتمان بۆ بکە لە سلێمانی چۆن جەژنتانە کرد من وا ئەزانم سلێمانی لەم کات و ساتە فرامۆشی کللتوری نەتەوەی کردووە ئێمە جاران کە نەژن هەبوو ئێمە مناڵ بووین هەرچەند من مناڵیم لە هەڵەبجا بەسەر بردووە ئەم دوو شارە لە ڕووی ڕۆشنبیری و لە ڕووی کەلتوری نەتەوەییوە بەهایەکی تایبەتی خۆیان هەیە جیاوازێکی ئەوتۆیان نییە لەو کەلتورانی کەوا لەوێ هەیە و لێران نییە بەڵام ئەو وەختە ئێمە ئەم بگرە و بەردەیە نەبوو وردە وردە ئەم کەلتورە بەرەو نەمان ڕۆشت جاران ئەسپ و عەرەبانەی ترشقە هەبوو ئێمە لەسەر پێشەوەی ئەو وێنە ئەبوو بە گاڵەمان بزانی کێ بەو عانەیە بەو پێنج فلزە لە پێشەوە سوارە بێ و ئەڕوات بۆ سەرچنار و ئەڕوا بۆ گردی جۆگاوە چێ بۆ گردی مامەیارە وردە وردە ئەم هینا دوای لێ هات کە ئێمە ئەو کەلتورە بگۆڕینەوە بە کەلتورێک کە لە دەرەوەی سنوور هاتۆتە لای ئێمە بۆ بە مایی ئەوانی کەوا کەلتوری نەتەوەییمان وەک پێویست نتوانین زیندوو بە زیند ڕایگرین بەڵام ئەگەر بە دیوێکی دیکە سەیرێکی جیهان بکەین جیهان لە پێشکەوتنایە ئێستا بۆ تۆ جیاوازتر نییە خۆش نییە کە لە تریشقەوە هاتۆتە سەر ساری کارەبایی ینی ئەمە جێ دڵخۆشی ئێمە توانیومانە هەردوو زەمەنەکە ببینین هەم لە ڕابردوو هەم لە ئێستاشدا وڵاتانی پێشکەوت و کللتورەکان ون نەکردووە ئێستاش هەندێک فیستیڤالیان هەیە کە ئەگەڕێتەوە بۆ ئەو سەردەمە یادکردنەوە بۆ نمونە ئەکرا ئێمە ئێستا ئەسپ و عەرەبانە هەبووە لە یادکردنەوەکانە بەڵام هاوشان لەگەڵیشیدا ئۆتۆمبیلی کارەباییمان هەبێت کەواتە نابێت ئێمە لە پێشکەوتنەکانی جیهانیشدا ببڕێین ئێمە نەمانوتووە حەز بە پێشکەوتن ناکەین چونکە بە پێشکەوتنی تەکنەلۆژیا و شارستانیەت ئێمەش هەنگاومان ناوە بەڵام بە مەرجێک ئێمە پێشینی خۆمان لە یاد نەکەین کەلتوری خۆمان لە یاد نەکەین بەهانەتەوەیەکانمان وەک پێویست وەکو خۆی بهێڵینەوە ئەو شتانەی کەوا ئێمە ناسراوین پێی لە ناو نەتەوەکانی دەوروبەرمانە ئەوە پارێزگاری لێ بکەین بۆ ئەوەی ئێمە ئەو بەها جوانەی کەوا لە پێشەوە هەمان بووە تێکەڵی بکەین لەمشە لەگەڵ ئەم شارستانیەتە نەک ئەوە ئەوەی باسی ئەمە بکەین ینی پاراستنی کەلتور و دابوونەریت و پێمان خۆشە لەگەڵ یەکێک لە کەسایەتیەکانی سلێمانیشەم گفتوگۆیە بکەین ئەویش بانکەینە ستۆدیۆ مامۆستا بە یارمەتی جەنابێت بەڕێز جەلالی حاجی دەروێشی بەقاڵ بێگومان بازرگان و کەسایەتی سلێمانی کاک جەلال فەرموو جوانەکەم کاک جەلال بەخێر بێت جەژنت پیرۆز بەخێر بێت فەرمووی بەخێر بێت جامیوانداری تاقڕە باڵق بێ و دیوەخان هاژە مادەم بە نقڵی جەژنیش فەرموو مامۆستا زوو والله من بیرم نەبوو هاژە تۆش بیرم نەبوو
قەینا خۆ دڵم ناشکێنی هەر هەڵێگری خۆم هەر هەڵیگرە و لای خۆت داینە قەیناکە ڕێزمان هەیە بووی ڕەچاوی ئەوەمان کردووە ئەتوانین بڵێن هەر شیرینیەکە نامەوەی وشک و سروشتیشمان هێناوە نێوان خۆتوانین ئەویان بخۆین ئەوە دواتر ئەویانە خۆین زۆر بەخێر بێ کاک جەلال لەگەڵ جەژن چۆن بووی الحمدلله باشی جژنێکی زۆر خۆشە خۆشە لە هەوا هەموو شتێک لەبارە مبارەکە ئیشەڵا لێوەش و زۆر سپاس زۆر بەخێر بێ شەویستەکەمان و لە هەموو کوردێک لە هەر شوێنێک بن لە هەموو دنیا کاک جەلال زۆر سپاس وەکو کەسایەتیەک و بنەماڵەیەکی دێرینی سلێمانی پێم بڵێ ئێوە هەتا ئێستا کەلتوری جەژنتان وەکو خۆی پاراستەوە بۆ نمونە دوێنە بەیانی چیتان خوارد چێ لە ماڵتان بوو سپاسەکەم وەڵا ئێمە وابزانم تا ئێستا ئەو کللتورەی لە باو باپیرمان و ماوەتەوە کە ئەویش بەیانیان زوو هەڵسین و چێشتی بەیانی کرابێ و خواردنی بەیانی کرابێ جا ئێتر ئەوە خواردنەکە پێویست ناکە ئینسان باسی بکە ئەبێ لە قاورمەی تیا بێ کە قەیسی مەشهورە جارانیان گوشت لە قاورمە لەگەڵ ئێتر ئەوەی ترخوا چیا بێت لە تێر و تیر و تەواو ئێتر بەڕاستی من دایمە حەزەکەم بەیانیانی جەژن مناڵەکانی خۆم نەوەکانم حەزەکەم بێت هەموو قەڵباڵغ بین و بێکەوە نام خۆین و بێک و جەژن بکەین گەردن ئازای وەڵا چوارم هەیە لەخوا چوار براو هەو براین ئێمە تەمەەن درێژ بن مەبەستی نەوەکانت بوو نەوەکانمان ئێمە بەس من کچم هەیە حەو کچم هەیە بەختەوەری دوعام بۆ کە خواجار یارمەتی سەکەی مامۆستا بە شەکرە بوو منیش پێ کچم هەیە ماشەڵڵا زۆر بەختن بەڕاستی بەختەوەرەوەیەکم لەوانەی کە دایمە حەمد و سەنای خوام کردووە و ئەشی کەم بەڵێ کەخوا پێنج کشی یاومەتێ یەک لێک لەخوا بەزیادە خاوەن شەهادە و خاوەن جێگۆڕی خوان حەمد و سەنای خوای لەسەرەکەم بەڵام تەبعاً لە دی قەدیمیش دەڵێن ئەگەر هەردوو نوعەکە وایە خۆشتر بوو بەڵام خوا ئەوەی یاوە بەزیابی و حەمد و سەنای لەسەرەکەم من وتومە لە ئەخیرە ئەو پەرداخیاوە دایەتی کردی خۆی ئەو کچانی من نمونە یعنی یەکێ لە نۆبەرەکەم ئەوە تارە ئەمین سەپانە وەک شاعیر و وەک نووسەر و وەک ئەدیب وەک شاژنی خواردنی کوردی کابانە گەورەکەی سلێمانی خاوەنی سێ کتێبن ئەم کتێبانە وەرجێڕاوەستە زمانەکانی کە من شانازی پێواکەم زۆر جارێ من لەم تەمەنا پێویستیم بە تارا ئەبێ بۆ بژارکردنی شارەکانی یا چیرۆگەکانی ئەوانە چونکە ئێمە ئیتر ئەم سەرە بۆشاییتیان نەماوە ینی ئەو میراتە بۆ تاراخانت بەجێهێشتووە نووسی ئەوانی کەش پاراوی هەروایە پەیوەست و پەروەر و ئەوانیش هەروایە من هەموو کچەکانم بەپوی دەست پێگەن چونکە پیتی پێ لە زمانەکانی کە زۆر کەمە ئێمە وەستومە ئەو وەک کاژێک ئەو وینە بەپارێزم ئەو ناوانە پارێزم بۆ ئەوەی خەڵکەکە نڕوات بۆ ناوێک کە لەگەڵ بەهای نەتەوەیی و پێشینی خۆمانانە گونج ئەوە زۆر جوانە کە ناوی مناڵەکان لەسەر ینی ئەو زارە جوانە کوردیە و شیرینە ئەو ناوەکانمان چیشان نازێ ناومان کوردیە بێگومان ئەو خۆشە کە مناڵەکان و نەوەی ئایندەش بە تکایە کوردی بێت چونکە ئەوەندە فەرهەنگی چڕ و پڕمان هەیە ئەوەندە زاراوەمان هەیە وڵی سەدنەوەی تریش بەشەکە ناوی کوردی هەبێت سادەمێکە نەچوویتە سلێمانی سەرچنار عفو سەرچنار وەڵا ئەچم هەموو هەفتەیە هەموو ڕۆژارە ڕۆم زەرێکی لێم بەڵام تامەکەی جارانی نەماوە تۆ دەمێکە نەچوویتە سەرچنار بینە لەوە پێش بڵێ بۆ مناسبەتێک چووم بڵێ جوان کراوە و بەڵام وەکو مامۆستا فەرمیێ ئەوەی جارانی گەنجێتی ئێمە
ئەوە نەماوە نوستالژیایەکی تایە کە ئەزانی ئەمە مناڵیت بیرە هاتووە بڵێ بڵێ وەڵای ئەمە دایمە ئەچین بۆ سەرچنار و گەنجێتی و ئەوسا لە دەوری حەوزەکە و ئێتر یەک ناتی لێ بوو ئەو کاتە نادەگەی سەرەوە بوو ئەوژێمە نەمان لێرە نزیک ئەوێ بکەوینەوە بۆ عارەخۆری لێ ئێتر بەڕاستی ئەوسا ناو باخەکە و ئاوەکە و ئەو خانۆکەی ماڵی تۆفی قەزاز و ئێتر کە مەجموعە شت بوو وەکو ئێستا نەبوو بەڵام ئێستا بەڕاستی من و ماوەیە چووم یعنی دەستکاری کراوە خۆش کراوە بەڵام وەکو مامۆستا فەرمێ ئەو تامەی زمانی گەنجێتی ئەمەیتیانی جۆریش خۆی ڕەنگە هەر کەسێک بە پێی گەورەبوونی تەمەنی خۆیانی پێی وایە لەگەڵ یادگاریەکانی خۆیان ئەو تام و چێژە هەیە کاک جەلال جەنابەت نازناوت بەقاڵە حەزەکەم باسی ئەم نازناوانەی سلێمانی بکەین ئێستا هەندێک ناوی دیکە تێنا قەزازەکان بۆ نمونانی ئەمە ناوە دیارەکانی سلێمانی ئەنجە نازناوی بەقاڵ بۆ ئێوە چییە و جیاوازی هەیە لە بینی بەقاڵی تەڕەوشکە ئەسا عەرزەکەم حەزەکەم بگەڕینەوە بۆ دروستبوونی سلێمانی کاتی ڕەحمەتی برایم پاشای بابان ساڵی 1970 کە سلێمانی دروست کردووە وەکو شار دروستی کردووە بەڵام پێشتر هەبووە بڵێ ماڵکەنی بووە گردیەکی پچکۆلە بووە بەڵام شار نەبووە ناوەندێکی بازرگانی بووە بڵێ شار نەبوو بەڵام برایم پاشا دیارە بۆچوونەکانی و دنیابینی ئەو لە پێش خەڵکەوە بووە حەزی کردووە ئەم شارە ئەم شوێنە بکرێ بە شار نەک وەکو ئیمارەتێک قەڵایەک دروستکە و عسکەری بە دەورەوە بێ و مەحافەزەی خۆی تیا بکە نە وەکو شار چۆن هاتووە مزگەوتیان کردووە شتێکی زۆر مهم کە خەڵک ڕەمێکم سەرنجی بوونێ حەمامیان دروست کردووە حەمام یەکێکە لە بڵین سیمبولەکانی شار شارستانیەتە دروستە باشە اینجا هاتوون گەڕەکەکان وردە خانوویان دروست کردووە بازاڕیان دروست کردووە مزگەوتەکان لە گەڕەکانە لەسەر کارێزەکان دروستیان کردوون اینجا نقطەیەک هەیە زۆر بەڕای منەوە بەڕێی خۆم ینی لە هەموو شارەکانی عێراقیش و لە دەور و بەریش ڕۆژهەڵاتیش و باکووریش سلێمانی لەگەڵ دروستبوونیە ئاوەڕۆی بۆ دروست کراوە پاکو تەمیز ژێرخانێکی باشی بۆ دانرا شاری دروست کردووە شاری دروست کردووە وستێتی سلێمانی شار بێ ئەم شتانی بۆ دروست کردووە کۆ عەرزم کردن ئەو پاکو تەمیزی سلێمانیکە گەڕێتەوە بۆ ئەو کاتەیە کە ئاوەڕۆیان دروست کردووە و ئێستاش ئاساری و ئاوەڕۆی ماوە من خۆم دیومە ساڵی 1960 تاخە بە قسڵ و بەرد کراوە ئۆتۆمبیلیشی پێ ئەڕات ئەو لە مزگەوتی گەورە لەگەڵ قسەکانی کاک جەلال هاوڕایی لەسەرەوەی کە ژێرخانوویکی باشی شار دانراوە لەو گەورەترم ئەوەی ماما ئەڵێ من بە چاوی خۆم دیومە پێشینی ئەوەیشم دیوە کە مەڵکەنی لە چۆن بووە سابونکەران چۆن بووە گردی جۆگا چۆن بووە شیوی قازی چۆن بووە باقی ژەغلەتی چۆن بووە کانێسکان چۆن بووە ئەمانە هەمویان لە بیرەوەری منە تایەتی لەو کتێبانەی کە من چاپم کردوون من کەسێکم لە ژیانمدا ئەڵێم من خەڵکی کوردستانم لە هەڵەبجە لەدایک بووم معنای ئەوەیە هەموو شارێک و هەموو دەیەک هەموو بناوچەیەک بە مڵکی خۆم ئەزانم ئەو هینەم نییە من لە شوێنێک لەدایک بووم ئێتر بەرامبەر بەو شوێنە من بەرامبەر بە هەموو کوردستان بە هەر چوار بانجەکەی نیشتیمانن هەرچەندە ئەوەی لە سەرەتای بەرنامەکە هەژە منیش خوێندمەوە هی مامۆستا محەممەد بوو بەڵام پێم خۆشە شتێکی دیکاگەر بۆ سلێمانیت نووسی بێ خۆت بۆمان بخوێنیتەوە وەڵا چەند کتێبێکمەیە بۆ سلێمانی بەڵام بۆ ئەوەی کاتەکەمان لێ نەگرێ شعرێکمەیە بۆ سلێمانی ناوبڕێکی لابم ئەیخەمە سەرەتا و کۆتاییەکەی گەردەتەوێ مەلابانگدان لە گۆیژەوە پرشنگی هەتاو ببینی گەرتە دەوێ لووتکەی ئەزمەر دوای زەردەپەڕ سروش بەجێ بێڵێ بۆ
بۆ خەو تا بەیانی با پێکەوە سەرێ بدەین لە شارەکەی سلێمانی گەردەتەوێ وەکو وێژدان بە سۆزەوە بۆ دوڕوانم تۆ نەک شاری کەڵە پیاوی تۆ خاوەنی حەبسەخان و هەزار ژنی بە ئەمەکی بەندوباوی سلێمانی تۆ ئەو شارەی کەڵپەی دەمی ڕاپەڕینی دەرکی سەرای ئەختەرخانی سلێمانی سلێمانی دەستەکانە خۆش بێ ئاوەدان بێ سلێمانی ئاوەدان بێ سەری ڕێز و نەوازش بۆ هەموو ژنە ڕەسەنەکانی سلێمانی چونکە ڕاستی ئەتوانین بڵین ئەگەر ئەو ژنانە نەبوونایە ڕەوتی ڕۆشنبیری لەم وڵاتە لەم شارە بەگشتی لە کوردستان و لەم شارش بە تایبەتی ئەوەندە پێشکەوتو نابوو چونکە ژنی شاژنیان تایە بەڕاستی سپاسستاویستە چی بڵێ باسی پرسیارەکەی من لە مناسبەتی شەباسم کردووە و هەموو سنفەکانیشم بین کردووە نووسیوە دەوری تانم بڵێم 60 پیشەی سەرەکی هەبوو لە سلێمانیا هەر لە سەرەتاوە هەر لە سەرەتاوە لەگەڵ دروستبوونی سلێمانیا جا مەبەستەکەم لەوە بوو کەڵم برێم پاشا شاری دروست کردووە بۆ پێویستی خان و بەرە و دروستکردنی ئەو شتانە پێویستی بە وەستا و بە کرێکاری چاک و سنعاتکار بووە نردوێتی بۆ ڕۆژهەڵات لە سنەوە لە شارەکانی ترەوە خەڵکێکی زۆر وەستای تایبەت لە ئیشی بیناکاریە ئێستش خان و کۆنەکانی سلێمانی وەستای سنەیەکان کردویانە ئەو خشت و تاق و شتانە اینجا بێتە سەر ناو خانوە خۆشەکان ئەمە ئاوێنە بەنگ بوو ئەمە ژووری عروسی بوو ئەمە پەنجەرەی ڕەنگا و ڕنگ بووە هەمووی کاری سنەیەکان بووە ئەمانە کە هاتوونەتە سلێمانی تەمان کوێیان پێویستە شوێنیان پێویستە تێ بحەونەوە چی بخۆن میوانخانە نەبووە کاتە عیب نەبێ خان هەبووە خان هەم بۆ وڵاقەکانیان وەسایلی ئەو کاتە گواستنەوە هین بووە وڵاق بووە لەگەڵ بۆ نووسنی خۆیان باشە لەگەڵ ئەمە کۆمەڵێک میهنەی تر دروست بووە مەسەلەمانە پێویستیان بە نان بووە پێویستیان بە خواردن بووە نانەوە دروست بووە دوای لە ئەخیر ئەم سەمون و شتە هاتە پێشۆژنە هەر نان بوو لە سلێمانی ولێرە و نان بووە اینجا لۆقنتە هەبووە ئەوسا پێم تۆ لۆقنتە ینی مەطعەم یعنی چێشخانە بە کوردی بەس تورکیە لۆقنتە قەدیمیان بوو فڵان کەس لۆقنتە چی بووە تەمان لۆقنتە چیەکەش پێویستی بە کەرەسەکانی ئیشەکەیە چی ئەمە برنج و ئەمە ڕۆن و ئەمە سەوزە و ئەمە کوولەکە و باینجان و لی بنێ کەواتە کۆمەڵی خەڵک بەیا بووە لە بەقاڵیە ئیشی کردووە بەقاڵی دوونەوە بەقاڵی تەڕە هەیە بەقاڵی وشکە هەیە بەقاڵی تەڕە بۆ کەسانە وترێ کە سەوزە و خیار و تەماتە و بیبەر و بڵین کوولەکە و باینجان ڕۆژانە بەڵام بەقاڵی وشکە من باوکم بەقاڵی وشکە بووە برنج ڕۆن شەکر چا ئەوانەی خواردنمەنی کە دوای پیانەگو مەساحیم و بایعات باوکم جملەتی ئەوە بوو ئەوسا بازرگانی زیاتر دوو شار بوو بەغا و مووسڵ بەغا و مووسڵ زیاتر باوکم مەعامەری لەگەڵ بەغا بوو تو جارەکانی بەغا مەوادە گەورە ڕئیسیەکانیان لە خارج وێنا مەسەلا شەکری لەندەنی شەکری کەلان ئەوسا کەلان و مامۆستا زانیە ئەمانە کۆمەڵی تاجیر هەبوون لە بەغا سیرادیانە کرد باوکم و خەڵکی تری بڵین تاجری سلێمانی لەگەڵ شارەکانی تر لەوانیان وەرەگرت لێرەش ئەفرۆشرا بە دوکانارە مفرەدەکان ئەوانیش بە کیلۆ ئەیان فرۆشت لەگەڵ مووسڵیشە هەر تیجارەتی سلێمانی بە خۆت بوو بۆ زیاتر ئەوان خواردەمەنی نەبوو مەسەلە خوری و ماز و کەتیرە ئەو شتانی شاف و داخود دێهاتەکانی خۆمان ئەبرا بۆ مووسڵ لەوێ ئەبرا بۆ حەڵەب بۆ سووریا
و بعضی موادیان الڕۆیش بۆ ئەڵەمانی ئەوروپا بۆ دەرمان کەواتە ئێستا کاک جەلال تێگەیشتین کە بۆچی سلێمانی ناوەندی پیشەسازیە ناوەندی پیشەسازی لەسەر ئاستی عێراق سنوور هەتا ئەم ینی ئەم بناغە گرنگە و تۆکمەیە کە لەسەر دەستی باوکت و چەندین کەساتی دیکەشان دامەزراوەی کردووە ببێتە ناوەندی پیشەسازی لەسەر ئاستی عێراق تا ئێستش کارگە گەورەکان لە سلێمانیە دابینکەری چمەندۆیە لەسەر ئاستی سلێمانی کەواتە ئەمە ژێرخانێکی ئابووری باشی دامەزراندە بۆ هەموو عێراق و کوردستانی ژاوەکو عەزم کردن هەر کە سلێمانی دروست بووە ئەم پیشانەی لەگەڵا دروست بووە اینجا لەگەڵ ئەوەی کە بڵین خان هەبووە ئێوڵاخەکان ناڵبەنیانەوێ کەسە میهنی ناڵبەنگ زۆر کەم بووە ئێوڵاخەکان بێ ئەو خزمەتە بکرێن باشە جا ئاسنگەری کوورە پیا بووە هەچەنە لە ئێرانەوە زیاتر بەناو ئاسنگەر هاتوون بەڵێ جاbaسی ئەوانە شەکەین ینی پیشەکان زۆرن کاک جەلال بەڵام بزانین خوێندن و ڕۆشنبیری لەکوێی ئەو کاتی سلێمانیا بوونەوە چەند بۆشاییان داگیر کرده بوو کاک مامۆستا محەممەد دەمەوێت لە جەنابە بپرسم ینی تۆ ئەو کات ینی سەر و دەرت لەگەڵ بێ کەسی شاعیر لەگەڵ عین شەونم لەگەڵ کاردۆخی هەبوو پێم بڵێ ئەو کاتا ینی نووسین چەند بەرەو پێش و خوێندن ڕۆشنبیری من ڕەنگە ئێدە ئەگەر بە شێوەیەکی فراوان لەو مناڵی خۆم بدوێم و لە توانای ئەو مامۆسایانی خۆم بدوێم ڕەنگە ئەمڕۆ تۆزێ شەرمەزاری بێ بۆمان بێگومان زۆر زۆرە بەڵام پێمان خۆشە بەشێکیمان لەگەڵ بەشێک من لە یەکەم لە پۆلیەکی ابتیدایی سەرەتایی مامۆساکانم مامۆسا عین بوو خوای لێ ڕازی بێ شاعر بوو ئەدیب بوو پەیکەرساز بوو وەرگێڕ بوو شانۆکار بوو دەنگخۆش بوو ڕەسام بوو ئەوەی تۆ بڵی لای ئاین هەی بوو من یەکشت ئەجەرمەوە بۆ بینەران و ئێوەی ئازیز لە پۆلی یەکە ئەو وەختە تەنها کوردیمان نەخوێن عەرەبیشمان خوێن لە پاڵیا فێریش ئەبووین لە کۆتایی تاقیکردنەوەی کۆتایی ساڵە وتی ئەمین وەرە پرسیارەکە لێ ئەەکەم تین یعنی چی تین یعنی چی هەشتێ وەرگرتووە بۆ تەکەم بەدا منیش وتم مامۆستا تین یعنی هەنجیر تین یعنی قوڕ هات ماچێکی کردم و گەنجەکەی یامێ کارتەکە یامێ سەرێکم هەر خۆم دەم وەرگرتووە کردووە ئەو وەختە ئێمە لە 58 لە کاتێ ئەو وەختە هین نەبوو نەورۆز و ئەمانە جژنی دار و درەختە کۆتایی ڕۆژی سەختە نەمان بنێژە وەختە بەڵام دوای ئەوە عینشەونمی ڕەحمەتی هات جەژنی کوردستانە جەژنی نەورۆزە بە تشکی ئاگر ئەنووسم جەژنی پیرۆزە ئەم بە لەحنەکەی شۆڕینی دانا لەگەڵ کۆمەڵێ شعریکە ئەم عینی کردبوو کەواتە ئێمە ئەبێگەر برین ئێمە خوێندن لەو کات و زەمانە لە ئیسە پێشکەوتتر و بێژگە لە تەکنەلۆژیا ئەو وەختە ئێوە بڵێن مامۆستا ئەمین مافی خۆیەتی ئەگەر باسی کۆن بکات چونکە ئێمە لەسەر بنشینەی کۆن تازەدا ئەمەزرێنین ئەو وەختە مامۆساکانی ئێمە بێکەس بوو کەواتە تۆ قوتابی مامۆستا بێکەسیش بوویت باشە ئەوە تا قوتابێکی لەو شێوەی کە بەڕێستانن دروست کردووە پەروەردەی کردووە پێ دوایە ئێستانەوەی داهاتوو لەسەر دەستی ئێوەیە هەمان شانازیە بێت ئێمە ئەوەی لە توانامانە بووە بۆ ئەوەی من عینەکە تەواو بکەم بە ئاستی خوێندن لەو کاتە لە پۆلی سێی سەرەتاییە ئێمە کتێبێکمانە و پیانە و ئەشاو زەحا وەکو علومی ئێستا کە لە پۆلی سێ و دوو ئەوانە ئەخێنرێ ئەم شێخ جەلالە بەڕەحمە و بێ ئەڕۆی سیوجگەرەکەی ئێنا
فویتی ئەکرد بە بەرچاوی خۆمانەوە بۆ ئەوەی بزانێ غازی دۆمۆکسیدی کاربۆن لەگەڵ ئۆکسیجینا چۆن تەبادولەکە ئەمانە ئێمە قەت لە بیرمان ناچوو ئەو وەختە کۆ ئەندامی هەرز با شێوەیەکی کاریگەرانە بۆ ئێمەی بازەگەر ئەوەی من ئەیزانمی ئەمین قسەیەک هاتەوە بیرم کە ئێستا باسیوت کرد ئەگەر بە سلێمانی بڵین ئەڵێن ئەوە ئەیامێک بوو ئەو شانە چۆنن بەزی سلێمانیە بۆ کە ئەڵی باوەجوو من ئەو وشەی تۆ بە گەوهرە کڕم ئەوە عەلامێ بوو ئەو یعنی ئەوە علم و معریفەتێک بوو کە ئێمە پێگەیان ئەوانەی بێجگە لە گۆران هەمویان شادەی شەشی سەرەتایان هەبوو شێخ سەفادی نەفەنی نەخشبەندی کاردۆخی عەینشەونم ئەو شەهادەیە ئێستا لە ئاستی چیایی بینی ئەو شەهادەی شەشی سەرەتایی ئەو کاتە ئەتوانین بڵێ ئێستا لە چ تۆزی ئەترسم باسەکەم هین کاتۆجە خۆڵکێشان و ئەوانەی تیاابێ من ئەوەی ساکەیە قوتابیەکان خوێندکارەکانی جامعە یەن بۆ کتێبخانەکەی من بۆ ئەوەی سوود لە بەرهەمەکانی من ببینن منیش بە فەقرەوە بە شانازیوە بچووکیان ئەەکەم نەگەورەی ئەوەی بە دەتواناما بێ بۆیان هین ئەەکەم وەک نمونە ڕۆژێکیان دوو قوتابی هاتن کاگەلان هاتن نەقشبەندی ناردبوونی وتیم بڕۆن بەلای مامۆستا ئەمین سەپان یارمەتیتانە بۆ ئەتڕۆحەکەتان کە هاتن بۆ لای من ئێرە گوناح باسی بکەم هاتن کە ئەوەی کە پێویست بوو من یام نییە ئەوەی پێویست بوو سێ کتێب بە تۆ سێ کتێبەوەی ئەوەش هینی بکەن وتم بڕۆن نەکانی پەراوێزی بۆ بکەن وتیان پەراوێز چییە وتم پێشەکی بۆ بنووسن وتیان پێشەکی چییە وتم هینی بۆ بکەن وتی مامۆستا مەبەستەوەیە ئێستا ناخوێننەوە ئەو کات خوێنەرێکی باش بوون ئێوە مەبەستەکەی من ئەوەیە ئینسان ئەبێ ئەم کەلتورەی ئێستا ئەم خوێندنەی ئێستا لەسەر بنەمای پێشودا بنرێ نەک بازدانێک هەبێ ئەنجا بابجانم من پێدان بڵێم ئەم دوو قوتابی ئازیزە وتم بڕۆ چێن لە پەندەکانی پیرەمێرد بکڕن خۆ پیرەمێرد ئەنازن وتیان چۆن ناینازین لەسەر جادەی پیرەمێرد سوالەکە یعنی ئێمە بگەینە ئەو ئاستەی کە پێشینەکانی خۆمان نەناسین کە مامۆستاکانی خۆمان نەزانێ ئەگەر دەست بە سنگەوە نەگرین بۆ مامۆستاکانمان ئەبێ ئێمە بەهای خوێندن و نووسین چۆن بێگومان ئێوە لە خەمی ئەتوانین بڵین زۆر سلێمانیانە سنوور پێیان بڵین بێحل بوون زۆر ئەوە لە سلێمانی واڵین وانە کاکەلال بێحل بووین لە ئەدەب و نووسینە لە ڕۆشنبیریە لە بازرگانیە تۆ لە بیر ناکەم و منیش پیشەکەی خۆم لە بیر ناکەم چونکە وەکو سنووراگادارە بڕۆمە هەر بابەتێکەوە بێ تێکەڵی ئابوووریەکە و بازرگانیەکەی بکەمەوە کاک جەلال لە ئەو سەردەمە کە بازرگانی کراوە چۆن کراوە ئەو هاوردە و هەناردەکردنە ئەو کاڵیانی کە هێناوتانەوانی کە بردوتانە ینی ئەو سەردەما بەهای درا و چۆن بووە لە بینتانە ئەو مامەڵە بازرگانیە بەچی بووە خۆ حواڵە نەبووە وەکو ئێستا هەبووە بە بانک بە حواڵەیان بە چەک ئەکرا سەفتەجان پێ بوو ئەچووی یان پارەکە من خۆم هەر بۆ پێکەنین گەنج بووم لە سانەوی دەرچوو بووم ساڵی 66 ئەوەی غورفەی تیجارەم ساڵی 67 وەرگرت چواری 5 ئەوە چێ بۆ 6 ساڵ من لە ئوزوی هەوی غورفەی تیجاری باوکیشت بە هەمان شێوە لەو سەردەمە توانیوێتی ئەو مامەڵە بازرگانیە بانکیانە بکە بەڵێ هەم بە حسابان نەبوو لە بانک تا مدیری بانکی سلێمانی مەحموود شاکر بوو عەرەب بوو گوتمان نەبوو مۆزەفی وا لە بانکە مەحموود شاکر بوو جمعانە هات لای باوکو لای حاج ئەحمەد ڕەشید و لای حاجی مەکری مەڵەوەمانە خالیان خۆش بێ دانیشت سوئالی خەڵکیە کرد پێچە داوای تەسهیلاتی بکردایە ئەنگوی چی ئەناسی لە تاجیرەکان ئەیگو فلان و فلان جمعە ئەوە هات ئەی پرسی فلان کەس داوای تەسهیلاتی کردووە پیانە گوت تەسهیلات چۆنە و پیاوە مەسا باوکمەی گو ئێمە کەفالەت یەکەین پیاوێکی کاسبە و دوکانی هەیە و ڕێک بۆ پێکەن تەسهیلاتیان ئایە
هەرێک بانکە بوو ڕافیدێن لە سلێمانی کاک سابیر معاونی بوو خۆعافریکا جا ئەوسا تجارەتی بەغاو سلێمانی تەمان تەلەفۆن ئەم تەلەفۆنی ئێستا نەبوو تەلەفۆنی بەدالە بوو تقریبا 150 ڕقم سلێمانی بەدالە بوو ئێمە ڕقمی باوکم نەوە بوو ڕقم نەوە تەنانبینی گوزەر هەموویم لەبەر بوو چکە ئێمە بۆ تەلەفۆنەکە ڕقممان هەموو لەبەر کرده بوو دوامە لە بەدالەکە ئەدەی ڕقمی حەلی فڵانکە 156 حاج ئەحمەد ڕەشید بوو 150 فڵان حاج عەڵڵا بوو ئەمە ئەم بە تەلەفۆن قسە لەگەڵ بەغا کرا داوای شتە کرا ئەوسا ئەم لۆریە گەورە و شتانەش نەبوو لۆری باشە تخوا باش شتێکی تر بڵم جەلال بۆ نمونە ئەو کات وەک تۆوتت ینی بۆ نمونە بەڕاد نەبوو بۆ هاتوو چۆکردن لە بینی شارەکان ئەنجا بۆ نمونە هەر لە ناو سلێمانی ینی لە هاوی نەگەر وەکو ئێستا جەژن بواە سەلاجە نەبوو بەفرگر نەبوو چیتانە کرد واللهی من شتێکە جوانەکانی گۆیژەمەک بێ مامۆستا ڕێک بێ من ئەمە خواری خۆش بێ ڕەفیقی کەبابچی پێوتم وتی گۆشتمان ئەمایەوە ئێواران هاتی نمایانەکەی بەر بەلەدیەکە من دوکانی باوکم لێیا بوو هاواریان نەکرد بیفرۆشن نافرۆشرا ئەمایەوە نیوشیلۆ لەسەر سەبەتە دایانەنا ئەیگو کە نافرۆشرا ئەممان بر بۆ حەمامی قسڵە لە ژێرەوە بوو حوزەکە ئاو بوو لە دەوری حوزەکە دامانە نافێنێت بانی هاتی نەما بردەوە ئەی چاڵە بەفرەکانی گۆیژەوەزمە بڵێن حاجی مجموعی مەمکەنیەکان ماڵی مەلاقار و ماڵی حاجی ساڵح و ماڵی حاجی کەریم و ئەمانە چاڵە بەفریان هەبوو هاوینان لەوێەوە بە وڵات یان بە عاربانەیەکی یەگەسپی هەبوو بەوە ئەهێنرا لە دوکانەکەی حاجی کەریم سە سوچەکەی بەر بەلەدێک قەوسەکە ئەلەوێ بەفر بە مشار ئەبڕایەوەی کە بای 10 فلس یەکێ بای 5 فلس 10 فلسی و 20 فلسی بوو زیاتر نەبوو بەفریانە کڕی بۆ ئێوارێ لە سەربان گیان داناو خواردنیان دانا و شووتێکیان کڕی و تۆزی بەفریان کسە سەر جامی ماسای گەوریانە کرد و بەفرەکەی تێکرا ئەمە بوو ئەمە بوو سلێمانی دوایش هەر لە سەربانە خەوتبوو کاک جەلال وەکو کەسایەتێکی سلێمانی ئەگەر پێت بڵێم چ شتێکی سلێمانی زۆر تایبەتە لە لای تۆ آخر لە ناحی ئابووریەوە یان لە ناحی نا وەکو کەلتورەکەی وەکو کۆمەڵایەتی بەمەستم ئەوەیە مامۆستا شارەزاتر لە من و جەنابی سلێمانی چەند سیفاتێکی تایە ئەمە ئیشەڵا ئێمە شارەکانی تر کەم ناکەینەوە بۆ هینیەوە هەمووی کولتوری تایبەتی خۆی هەیە هەموو شارێک بوو هەموو شارێک کوردستان شتی تایبەتی خوان هەیە بە سلێمانی مەشهور بۆ بە میوان دۆستی مەشهور بۆ بە خشەندەیی بە ناحی نەتەوەیی ئەتوانین بڵێین خەڵک زۆر ملتەزم بوو بە نەتەوەیەتی بۆیەوە و تەنانەت خەڵکێکی زۆر لەو ڕێگای ڕۆشتووە بێ ئەوەی سەردانەوێنێ باشترین نمونەشمان منعەتە جۆلەکەی 63 زمانی زەعیم سدیق بە کەیف خۆشیەکەشی هەر بەناوبانگە تا پێنجشەممە ئیشی کردووە لە جومعە چی پاری پیا کردوێتی بە گەشت و کەیف و سەفا خەڵکیمانی بەخشندە بۆ یعنی چۆن دوایەوەش حەزی لە خواردنی خۆش بووە حەزی لە گەشت و سەفا بوو لە دیێ جەناب دەڵێ چی پیا کردووە پێشەمە سابونکەران بکەین یاپرا ئێتر سلێمانیش کۆمەڵی خواردنی تایبەتی بڵێ یاپرا تورکیە ئێمە نییە بەڵام لە سلێمانیا کوردان ومانە بۆ بە کوردانە و باوێتی مامۆستا شتێکم بیرکەوتەوە ماڵی باوکت نزیک پۆلیسی تاوڵەچی بووە من ئەم موشەیەم بەلاوە سیر بوو تاوڵەچی کۆپیان و تۆ تاوڵە سوار ببوورە تاوڵەی سواری تاوڵەی سواری تاوڵەی سواری زۆر ینی تایبەتە پۆلیسی تاوڵە سواری عەرزەکەم ماڵی ئێمە کێسە گەراجی ڕاپەڕینە بەرامبەر نادی مۆزەفین و باقی گشتیە سە سوچەکە ئەوە ماڵی باوکمە ماڵی ئمە لێیا گەورە بووین 44 ساڵ لێرا بووین بەردی نەقار و جوان و خانێکی چیبار 500 مەتر بوو ئێستا گەراجە بە نەشوێنین دەبێ هەمووی بوو بە گەراجەوانە کە ئەڕوای ئەو جادێ ئەچێ بۆ لای جاران پیان نەگوو هین جەمعیە مامۆستا ئازانێ جەمعی بنایی بەساکەین بەرامبەری
ئێمە مناڵی ئەو گەڕەکەین دیوارێکی گەڵ بوو تا ئێستەی شوێنەکەی بەدالەکە بەدالە گەورەکەی لەوێەوە سەرکەوە وەرەوە بۆ تەنیژ مزگەوتی مەولەوی مزگەوتی مەولەویش ئەوسان نەبوو هەر لە ئایدی تاڵەی سواری بوو دوایی ئەو ئەرزە کۆمەڵی خەڵکی گەرچی خۆمان بە ناوی کەس نێن و نەخۆیشە بڵ ناوی بنتان نێنەوە ئەو پارچارزیان جیا کردو کردیان بە مزگەوتی مەولەوی ناوێن نا مزگەوتی مەولەوی ئەو تاڵی سواریە مرکزی شورتە بوو مەسەرەفەنی باوکی دکتۆر کەمال مدیری شورتە بوو ئێمە مناڵ بووین من چاک لە بیرمە بۆ یەکەم جار لە سلێمانیە ئەمە تاریخەیانی مرور ئیمتیحانی مرور و سیارە هاتە سلێمانیەوە لە تاوڵی سواریا بوو ژمارە هەشتی ئینگلیزی ئەو کاتا ساڵی چەند کاک جەلال وڵی پێش هەفتاکانەوە شەستەکان مێژوێکی زۆر دێرینی بنیادنەر و دەوڵەمەندە یا وازم دووشەمان و پێشەمان بوو زابتی مرورەکانە هاتن ئەو سات تا نیشانم لە بیرە کاک جەلال چەند ئۆتۆمبیل لە سلێمانی هەبوو ئەو کاتا وەڵاهی من خۆم ساڵی هەفتا و حەوت لە هەدایەکم وەرگرت لە شەریکە ڕقەمەکەی 950 چوار بەڵێ ئەنیەوە آخر ڕقم بوو منەوە پێنابوو ئەدی سلێمانی هەمووی 4000 سارە جا بەعزێ شتی حەزەکەم معلومات هەبێ ئەو ڕقم هەشتا لە ناو حەوشەی شورتەکات لاوە ئەوە هەچ کەسێکە هات ئیمتیحانیە ئەوە بە سیارەکە بە پێشە بە هەشتەکە بڕۆشتایە بە بەگیش بە بەجی گەرە زۆری لە بەداکەوت زۆر قرس بوو ئیجایەکی لەوانەی کە سەر زانیم لە بیرە ئەنوەری خەجێ خواعافریکا مفەوەز بوو ئەو ئەنوەری خەجێەوەی لەوانە بوو اینجا تاڵی سواری یعنی چی ئەو ریزە دیواری کە ئەچووە بۆ جادی مەولەوی هەمووی هۆدی گەورە بوو ئەی بنەبێ ئاخوڕی وڵاغ بوو ئەمانە پۆلیسی سوارە بوون هەمووی وڵاخی لێبوو ئەسب هی پۆلیسەکانیش جلەکانیان لێرە بە لەفاف ئەبەست بۆ بڵین سوارە بوو سواری پیانتن پۆلیسی سوارە تاوڵی سواری ئەو کەریمەیە هینی لە پۆلیسی سوارە بوون ئەو کاتە بەو بەریشەوە یەکەم بەڵزیخانەی سلێمانی دەو بەر ئەوە بوو هەر بەڵزیخانی سلێمانی چۆنیش بوو بەڵزیخانەکە چۆمە خزمێکمان لێوێ لەسەر پەمپەکە بوو ئەچوومە وەستام مناڵ بوو من ئەم بینی جیازەکە گاڵۆنێکی گەورە بوو ئەم پیاوە وای لێ کرد بەنزین لە ڕووی بۆ ئەو گاڵۆنە گاڵۆن نەک لیتر گاڵۆن ڕزان 4 لیتر و نیوە کابرایی بوو گاڵۆنێک پەنجێ نا بە جیازێکە ئەم لیترە ئەم گاڵۆنە ئەچوو بۆ سیارەکە لەگوو گاڵۆنێکی تریش ئەوانە کرد تا پڕە بوو ئەوشان ینی ئێستا ئەوە جوان باست کرد هاتە بەرچاو پۆلیس تاڵی سواری جاوە دیمەنێکی زۆر جوانە سەرەتا مامۆسامینیش باسیەوەی کرد خۆزگە ئەو شتانە بمانایە سای وڵاتێکی وەکو هۆڵەندا لە ئەمستردام کاچی تا ئێستش پۆلیسەکانیان کە لە ناو شار و شەقامەکان بە ئەسپۆ ماونەتەوە ناوەندێکی بەشێک لە کەلتورەکەی سنوور ینی ئەوە بناغێک شارستانی جوانمان هەیە بەڵام ئەوەی گرنگە ئەوەیە چۆن بمێنێتەوە تێکەڵی جیهانی مۆدرنی بکەیت ئەنی ئەکرێت جوانتریش بێت سەرژە فەرمی بەڵزی خانەکە ئەهلی بوو دوو خان و بە تەنیشتیانەوە بوو خڕ بووە سەر نەماوە بوو بۆ بینا گەورەیە دوو پیاوی کەرکووکی بوون پازەم تووکمان بوون یەکیان ناوی مەلافەیزی بوو ئەوی تریان ناوی سەبغەتوڵڵا ئێمە مەنگوو سەگبەتوڵڵا سەگە نەمان نەزانی کەلیمەیەکی قورسە اینجا دوو کوڕی هەبوو کاک کەمال و کاک جەمال لەم بەینا لە زەلامێکم پرسی وتم ئەخبارێن وتی کەمال لەو بێنە هاتووە کرێ و مڵکانیان وەرگرتووە مڵکیان هەیە لە سلێمانی دراوسێمان بوون جەمالیان تەلەبە بوو لەگەم نا لە مەکتەبی کانێسکا لە ابتیدایی لە کانێسکاوین با عەفریکە شەعوبەکە ئەلف بێ هەوری مدیرمان بوو شەعوبەکە فەنی جەمالیان لەگەڵ منا تەلەبە بوو
تورکمان بوون بەڵێ. بەس فەرقان نەبوو لەگەڵ ئێمە تر وەکو سلێمانی لێ هاتبوو ئەو بەنزیخانەی هی ئەوان بوو ئەوان لە کەرکووک و نابیان نەوتیش بەڵێ. لەو بەرەوە چەند دوکانێک هەبوو نەوت بەڵێ. بە دوو نوع بوو هەبوو تەنەکەی مەزبوط لێ نووسرا بوو نەفەت بە عەرەبی بەڵێ. سەرمۆر بوو هەبوو شوشەیەکی گەورەی سەوز پەتێکیان لە ملەکەیاڵان بوو تەبەدۆرێک بوو کابرا ئەچوو یەک بۆتڵ نەوتیە کڕی بۆ قوتیلکە بۆ ماڵەوە نەود ئاوا نەودا فرۆشان ئاوا بوو نەوت. خۆش باسیەکەی نە ئاگامان لە کاتماوە وەکوێنێتە سیناریۆکە لە بەرچاومانە دەست خۆشکاک جەلال مناڵ سرکە کاک جەلال ئەوەندە مناڵی خۆی کردووە هەموو شتێکی بیرماوە مامۆستا ئەمین مناڵی ئێستا چی یادەوەرێکی هەیە باسیکە تۆ جارە باسی ئەوم بۆ بکە کە مناڵی ئەو سەردەمە چۆن لە جەژن و بۆنەکانە یاریان کردو و یادەوەری ئەو کاتە چۆن بووە سە من دایمە لە کوڕەکە بە پرسم بەڵام گەورەبی هیچ یادەوەریەکە نیە خەریکی یان لە خوێندنگان یان خەریکی ئایپاد و یاریکردن بێگومان کچە باشەکەم ئەو وەختە من 6 کتێبی ئەدەبی مناڵانم هەیە بەڵێ ئەگەر یەکە ئێستاکێ بڵێ ماڵە باجێنە شێشتە قولێ گفتەی سابونکەران هەڵماتێن خەتخەتێن ئەیکەن بە کژە وا ئەزانن ئیتر ئەمە هی کاتی زمانی بەردە بەڵام ئەمە هەر یەکە لەم سرودانە لەم چیرۆکانە لەم شعرانە کە ئەوان مناڵەکان یانوتەوە هەر یەکەیان بۆ خۆی تامۆچەژێکی تایبەتی هەبوو شتێک بوو کە زانستی پێشکەش کرد بۆ نمونە هەڵماتێن ئەم هەڵماتێنە کە ئەوان هەڵماتێنیانە کرد بۆ ئەوە بوو کە ئەم حەوت بەردە یا ئەم 5 بەردە دائنێ بەردێک هەڵەگری چەندێکی ماوەتەوە 4 بەند چەند بە کتێبەکان ئەمەتان پاراستووە لە نووسینەکانێک هەموو نووسینەکانما بەڵێ ئەمە هەیە باسی جەژن بۆ مناڵان باشی جەژن باشی کفتەی سابونکەران باسی میوەکان باسی کەلتورەکان بە کەلتوری شار باژێڕ و شارە زوور و ئەمانەوە یعنی من شتێکم نێشتۆتەوە لەگەڵ بۆ ئەوەی بزانن کە هاوڕێکانیشم هەمان مامۆستای منن بۆ زیندووکردنەوەی ئەم کەلتورانە مامۆستامین ئەم کتێبە ئەمەی کە لەسەرەوەیە ئەلفوبێی نوێ بۆ نەهێشتنی نەخوێنەواری ئەمە ساڵی 1970 نووسیوتە بڵێ یعنی 50 ساڵ لەمە و پێش بەڵێ ئەم 50 باهین نووسیومەتەوە بە دەستخەتی خۆم ئەو وەختە کتێبێکیان دانابوو دارا کرێکارێکی شارەزایە ئامانجەکانی حزبی بەعسی عەرەبی ئیشتراکی وحدە حوڕیە ئیشتراکیە ئەمەیان دانابوو تەبعەن میلەتی ئێمەش ئەمەی پێ قوبوڵ نییە لەبەر ئەوە ئاهاتم بە هینمە کرد خۆمە هەم بۆ هەمە لەسەر ئەوەی باڵداری ڕەحمەتی 1000 ڕەحمەت لەو گۆڕەی بێ 1000 ڕەحمەت لەو گۆڕەی بێ ئێمە 6 ساڵ ئەو پیاوە بەڕێزە ئێمەی فێری خوێندن و نووسیم و علم و عرفان کرد ئێستاکێ بە دەگمەن ڕسمێکی باڵدار لە سابونکەرانە لە جامعەیەکە لە قوتابخانەیەکە هەڵواسراوە تێگەی ئێمە قەرزارین قەرزار ئەی باڵداری بەهرەدار تا عەرفی بێی تۆما بوو کورژێ دەسەی کەس نەبوو کەواتە ئێمە ئێستاکێ ئێستەیش بە سابوون کارانە ڕێن بە سابونکەران کە ئەمە وشەیەکە جێگای قوبوڵ نییە سابوون کاران ئەوانەیە سابوونیان بەوزەگەن نەک سابوون کەران تێگەی ئەمە بەشێکی لەلایەن کەسایەتی لەسەر ئاستی تاک پارێزراوە لەسەر ئاستی ڕێکخراوەکان و حکومەت تا ڕادەیەک توانراوە بگاتە ئەم ئاستە بمێنێتەوە وت باسی کتێبخانەیەکی خۆتمان بۆ بکە چۆن توانیوتە ئەم فەرهەنگە قوڵ و چڕ و پڕا بپارێزی کتێبخانەکە چۆنە ئێستا من کتێبخانەیەکم هەیە نووسراوە کتێبخانەی مامۆستا ئەمین زەبان بۆ ئەدەبی مناڵان بۆ ئەدەبی مناڵان کە ئەمە ئەڵەم ئەدەبی مناڵان یعنی گەورەیشم لە یاد نەکردووە
باشە بۆ بە مناڵان دەستت کردو بۆ زیاتر ئیشت لە مناڵانە ئەگەر مناڵ ئێمە قەرزاری مناڵین پەروەردەی مناڵ بەدەست ئێمەیە بە تایبەتی مامۆستا ئەینجا پێش ئەمایە کە دایک و باوک یەکەم قوتابخانەیە بۆ پەروەردەکردنی مناڵ ئەوان ئەبن بۆ ئەوەی ئەمانە پێ بگەێنن گەڵاڵەی بکەن بۆ ئەوەی بینێرنە قوتابخانە لە قوتابخانە مامۆستا ئیشەکانی خۆی تەواو بکات ئەو وەختە بیرمیە خەڵگانێک هەموو جارێ ئەڵێنە مامۆستا من تۆ ئەم بابەتە بۆ ئێسارەکەی ئەو وەختە دایک و باوکی ئێمە مناڵەکەیانە برد و گۆشتەکەی بۆ ئێسقانەکەی بۆ من ئەمە مانای ئەوە نییە کە ئەم پیاوە دڵسۆزی ئەم مناڵە نییە من گۆشتی تەمەڵیم بۆ چییە؟ دوو ئێسخانم بەرێ کە ئەمە ببێ بە ڕۆشنبیر و سبینی خزمەت بە جیلی داهاتوو بکە و خزمەت بە نەتەوەگەی بکات. مامۆستا جەنابەت لە کتێبەکانت زیاتر ینی بە چه ئاڕاستەیە کارت لەسەر مناڵ کردووە؟ چ شتێکی مناڵ بۆ تۆ زۆر گرنگ بۆ کە لە نووسینەکانت ئەو وەختە من شە باشەکەم لە خۆتان نەزان لە گەنجیە ئەو وەختە ئێمە خەرێکی عشق و عاشقکاری و ئەمانە بووین بەەوە دەستمان پێکرد بەڵام دوایی سێرمان کرد ئەمە سەری لە هیچەوە دەرەچێت بۆ مامۆستاخوا باسێکەوە بۆ ینی بەسەلەی دڵداریەکەتان واز لێ هێنا نا ئەزانی چی من یەکهینێ هەژارە بۆی نەکەم بۆ ئەوەی ئێتر بە تەواوەتی کۆتایی بە بزارەکە بێنێت هەژاری شاعر حەزی لە کچی ئەکەرێ یاخوا بەڕەحمە بێ یاخوا بەڕەحمە بێ شعادەی چواری ئیبتیداییە بوو چواری سەرەتایی ئەم پیاوە بەڕێزە شاعرێکی زۆر چاک بوو حەزی لە کچێکرد نەیانێژ سەیری کا و نەیانێژ لە پێخامیان لەگەڵا ئەنارد بۆ ئەوەی تا ئەیگەێنێتە مەکتەب و لەو زەرەوە بێنێ مامۆستا بوو هەژاری ژەوی و بۆیە پێم خۆشە دایم لە شەوە بەڵکو بتبینم لە پەرخەی خەوە هەناسە بۆیە هەڵ ئەمژمکەوە بۆی هەناسەی تۆ ئەچێداوە ئیبتیدایی سەرەتایی سەیریکە ئەنجا ئەو شاگردی دەروێژ باڵەخانە بوو دەروێژ باڵەخانە دارتاج بوو ڕەوڕەوی دروستە کرد و جۆلانەی دروستە کرد و بەڕەحمە بێ ئێستەیش ئینەکەی لە بەرچاومە کەڵاو و مشکی و جامانە و هینەکەی لە دوکانێکە هینەکە مزرحی دروستە کرد و ئەمانە هەژاری شاگردی لای ئەو بوو ئەیزانی ئەو هێنا تووشی عشق و بووە وتی کوڕڕۆڵەوە تۆ چی ئەەکەی وەرە من کچەکەی خۆمە بەمێ لەگەڵ ئەو ئاسمانە و ئەو ڕۆژان شەڕ ئەکا ئەڵێ فەرولەقای مسرە وەڵا ئەویش قسەکەی ئەچێ بە گوێیە ئەم جارە شعرێک دائنێ پەشیمانە بێتەوە لەوەی ئەڵێ هەموو ڕابردوو دڵە بەزیەتی هەوای نێوتەلار ئەوەختە باڵەخانە بوو پیانە وتەلار دڵە بەزیەتی هەوای نێوتەلار بۆ پێکەنینی ناو کۆشکی زۆردار سرم شۆڕمەکە باخوای دڵاری نەخەمە ژێر پێی ڕقی هەژاری ئیتر منی ژوازم لە شعری دڵاریەنا ئەو شعرە بوو بە هۆکار بۆ ئەوەی تۆ غەزووی یعنی وەفایی یەک دیوانی هەیە بەقەدەر ئەم دوو چوارینەی هەژار بەهێز نییە ئەنجا وردە وردە ئێمە کە کاتێ گەورە بووین و کەوتینە ئەوەی خۆشمان ببین بە مامۆستا وردە وردە دەستم کرد بە ئەوەی کەوا ئەم ئەلفبێ دابنێم بۆ قۆناغی بنچینەی نەهێشتنی نەخوێنەواری ئەوەی ئەندامێکی زۆر هەبوو بەڵام ئەو وەختەی کەسانێک گەرەوە بوون کە لەگەڵ دینە سڵتە و لەگەڵ دەسەڵاتە لە ژێرەوە لەگەڵیانە بووم شکاتیان دەکرد و دوێن مامۆسامین کتێبێکی داناوە بۆ نەهێشتنی نەخوێنەواری دوورە لە بناماکانی بەرنامەکانی حیزبی بەعسی عەرەبی ئیشتراکی هاتن شکاتیان دەکەم منیش هاتم لای مزگەوتی گەورە پەروەردە لێوا بوو کەمالە ڕەش هەزار ڕەحمەت لەو گۆڕی بێ کەمال جان مگورجی ئەو مدیری مەحوی ئومی بوو
کە من ڕۆشتم ئەوەم بینی وتی ئەمین یەک بڕۆ عریزەیەکەم بۆ بنووسە بن بە مێژووی تاریخی ئەو کادەی کە حملەی وەتەنی دەستی پێ کردووە بە تاریخی بڕۆ لای کافوادش واریدەی بکە بۆم بێنەرەوە ئێساجێ لۆژنەیەکی ئەمنیەت بۆ ئەوە منیش کە ڕۆشتم کێ لە عریزەکەم بۆ نووسی یام دەسیم کرد و ئەمانە کە لە سێنێک لۆژنەکە هات من ویستم بچم بۆ ئەوێ دانیشم وەگە وتی بۆسە دانی دەی وتی ئەوەش وتی بابە بۆ ئەوە مامۆسایەکی ئازیزە پرسی بە من کردووە وتوێتی من بەرنمەیەکم هەیە بۆ قۆناغی بەنشینی نێشتنی نەخوێنەواری منیش وتومە ئەم بەرنمەیە فەرمو تاقی کەرەوە ئەگەر سوود بەقش بوو ئەو وەختە ئێمە بەرزەکەینەوە بۆ سەروتەر ئێستاکی ئەو لەباتی ئەوەی بە 14 مانگ ئەم خوێندنەوە بە 16 مانگ بە 14 مانگ ئەم هەردوو قۆناغەکەی دەواو کردووە کە ئەمەی ئەوان پەشیمان بوونەوە هاتم ڕێزییان لە من گرت لەبەر ئەوە ئەم ئێمە بووینەتە مەینەتی بۆ خۆمان ئێوە هەر تەمەندێش هەر بمێنن بێگومان هەموو کورت و مێژوو شانازی بەبوونی ئێوەکە و ئێمە بۆمان شانازیە کە توانی ومانە بەرنمەیەکی لەم شێوە لەگەڵ جەنابتان ساس بکەین سپاس دەکەین مامۆستا ئامین سەپان نووسەر و مامۆستا زۆر بەخێربیت سپاس بەوەی کە ئەمڕۆ کاتی خۆتت بەخشی بە ئێمە لەم جەژنەیە وتت پێشەوەی کە دەست بە بەرنمەکە بکەین وتت کۆڵان کوتەم هەیە دوای ئەمە ئەوە ژوشەیەکی سلێمانیان هەیە تۆزێ هێنەکەم تۆزێ بەعزێ قسەکەم ئەمە ئەوش هەر گەلتورە بەڵێ ئەو شانە زۆر سلێمانیانن دەچوە بۆڵێم لە کۆڵان کوتی بوو دەستت خۆش بە بڕۆ بە کۆڵان کوتەی خۆشتان شیرین و خۆشە نە من نە سنوور ئاگامان لەوە نەمانزانی چۆن کاران ئاگادارمانەکەن دەستت خۆش بەکات جەلال زۆر سپاس وتەکانتان یادەوەریەکانتان بەرنمەکەی دەوڵەمەند کرد کاک جەلال زۆر بەخێر بێن سەرچاو ئێمە بە ئەرکی خۆمانیە زانین زۆر خۆشحاڵ بووین سپاس بۆ شیرینەکان